ئێمە وەکو دەستە خوشتی ئەو وەکو زاوایەک بەڕێیەکەین ئەو هەرگیز نەمردووە و لە دڵی ئێمە و لە ناو دەروون و هەستی ئێمەیە زیندووە بەم چکلێت بارانی ئەەکەین بەم خەنە بەندانە بەڕێی ئەەکەین. لە بەردەم هۆڵی حاجی کاکە ڕەش قەسابم لە گەڕەکی ڕەحیماوە بۆ پرسە بڕیار وایە ئێستا تەرمەکە بەڕێگەوە بێن بۆ بەردەم ئەو هۆڵە و پاشان لێرەوە لەلایەن ئاپۆڕای هاوڵاتیان و بەڕێ بکێ بەرەو گۆڕستانی ڕەحیماوە ئەوەی دەیبینن لێرە من هاوڵاتیەکە بینم چەند شتێکی بخڕ و شتی داگستاندۆ چکلێتی پێمێ و بچمە لای ئەم کاتت باش هەموو کاتێکت باش باسی ئەومان بۆ بکەی ئەمە چیە پێێتە بۆچی داگستان دیارە ئێمە کە کاتێک کوڕیشی گەنجمان ئاهەنگی ژنگواستنەوە ئەکات مەراسیمێکمان هەیە کە کولتورێکی کوردەواریە خەنەبەندانیان بۆکەین بۆ بووک و بۆ زاواش. ئەمڕۆژ ئێمە شەید ئەحمەد وەکو گەنجێکی قارەمان و بێری ئەم شارە کە ژنی نەیەنا بۆ هێشتا ئێمە وەکو دەستە خوشتی ئەو وەکو زاوایەک بەڕێیەکەین ئەو هەرگیز نەمردووە و لە دڵی ئێمە و لە ناو دەروون و هەستی ئێمەیە زیندووە بەم چکلێت بارانی ئەەکەین بەم خەنە بەندانە بەڕێی ئەەکەین.